ناڵەیەک بۆ نەهامەتی کاکەیەکان. ڕەحمەتتان بەیە و وەجەرگ سووتیام، دیسان ئارۆ من کۆسم کەفتان، فەلەک چەنی من ڕاستنیەن چەفتان. شوێنکەوتوانی دینی یاری لە ساڵی 2003ەوە لە عێراق گەلێک نەهامەتیان بەسەردا هاتووە. داوای سۆزێک دەکەن بۆ کۆتایی هێنان بە گرفتەکانیان. دەڵێن لە زۆر ناوەند و شوێن هاوارەکانمان گەیاندووە، تاوەکو ئێستا گوێمان بۆ نەگیراوە. دەیەوێت لە ڕێگەی هونەریشەوە هاوارەکەیان بگەێنێت. لە سنووری کەرکووک و نینەوەیش شۆنە پیرۆزەکانمان، قەبرسانەکانمان هەمووی لە ناو چووە، تێک دراوە. نزیکەی 300 شەهیدمان داوە و زیاتریش لەبەر ئەوەی بەس کاکەین و ترسی ئەوەمانیش هەیە جینۆساید بکرێن. گۆرانیەکەی بە زاراوەی ماچۆی هەورامی گوتووە. یەکەم ژنی کاکەیە بەو شێوەزارە گۆرانی دەڵێت، شێوەزارێک کە تێکستی ئاینەکەیانی پێنووسراوە و بە مەبەست لە گۆرانیەکەیدا بەکاری هێناوە. ئەوەی ڕاستی بێ ینی بەداخەوە هەنێ سنوور هەیە. سەیرم کرد ئەم زمانە زمانی ماچۆ یاخود گۆران خەریکە کاڵ دەبێتەوە، لە ناو دەچێت. ئەم زاراوەیش هەڵم بژارد لەبەر ئەوەی زیندوی کەمەوە. هەیە لە ناو کاکەیەکانە بە ماچۆ قسە ئەکەن، بەڵام زۆر بەکەمی. ئێستا بۆ نمونە خۆم لە ماڵەوە لەگەڵ منداڵەکان بە ماچۆ قسەکەم، لەبەر ئەوە کە زمانی ماچۆ هەر بە زوندێتی بمێنێ. ڕاست کار بۆ ئەوە دەکات لە داهاتوودا بە هەمان شێوەزار چەند بەرهەمێکی دیکە پێشکەش بکات. ڕاوێژ بە کەسانی شارەزا لە بوارەکەدا دەکات بۆ ئەوەی شێوەزارە مێژوویەکەی کورد بگەشێنەوە. ئێمە جارێ ئەمانوێ ئازارەکە بگاتە ماچۆزارەکان کەوە ئەوەی کە خەمخۆری خۆمانە، ئەوەی بە ماچۆ قسە بکەواتە ئاگای لێتە بێ. کاتێ تۆ براکەت لەگەڵ تابێ و دراوسێکەت و خزمەکەت لەگەڵ تابێکەوە لە خۆتن، ئەوانی کەش بێگومان دێنە سەر ڕێگە. کەمە ئاینی و نەتەوەیەکانی کوردستان کولتور و فۆڵکلۆرێکی دۆڵەمەندیان هەیە. بێ هیچ بربەستێک کاریان کردووە بۆ خستنە ڕوو گەشە پێدانی. تاوەکو ئێستا داتایەکی فەرمی لەسەر ژمارەی کەمەنەتەوەی و ئاینیەکان لە باشووری کوردستان نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە مافی کەمەنەتەوەی و ئاینیەکان لە هەرێمی کوردستان رازین، بەڵام گرفتە گەورەکە لە ناوچەی داریەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە. ڕەمینە ڕەحمەت، گەلی کوردستان، کەرکووک.